وا لە کۆتاییەکانی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ نزیک دەبینەوە. سەرەتایی پێشبڕکێکە قوتابیانی زانکۆکان تەنها وەک تاقیکردنەوەیەک هزری زانستی خۆیان لە پێشبڕکێکەدا هەڵدەسەنگاند. بەڵام بۆ ئەو زانکۆیانەی کە ئێستا گەشتونەتەم قۆناغا جیاوازە، چونکە قۆناغێکی دوور و درێژیان بڕیوە. لە هەمان کات نزیک بوونەتەوە لە بەدەستێنانی خەڵاتی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی سلێمانی و زانکۆی لوبنانی فەڕەنسی بەریەککەوتن. زانکۆی لوبنانی فەڕەنسی لە سیزنی یەکەمی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ تاکو و قۆناغێکی زۆر باشات بوون، بەڵام لە کۆتاییدا شکستیان هێنا. ئەمساڵ با گوڕوتینێکی زیاترەوە هاتنە ناو پێشبڕکێکە و دەیانەوێت تۆڵەی ساڵی پار بکەنەوە. هەرچی زانکۆی سلێمانیشە زۆر دڵخۆش بوون کە خۆیان گەیاندبووەم قۆناغە و چاوەڕوانیان دەکرد لا قۆناغی کۆتا خۆیان ببیننەوە. زانکۆی لوبنانی فەڕەنسی خاوەنی زانیاریکی گشتی زۆر باش بوون، بۆیە بەبێترز کەتەگۆریەکانیان هەڵدەبژارد و هەم ستۆدیۆیان سەوز دەکرد، هەم خاڵیان بەدەستدەهێنا. بۆیە توانیان لە کۆینۆ پرسیارکە ڕاستیان کرا، 8 وەڵامی ڕاست بدەنەوە و 8 خاڵ بۆ خۆیان مسۆگەر بکەن. زانکۆی سلێمانی زۆر هەوڵی دا کە بە دوای زانکۆی لوبنانی فەڕەنسی بکەوێت و شان بەشانیە و خاڵ بەدەست بهێنێت، بەڵام نەیتوانیت. وە لە قۆناغی یەکەم زۆر بەدواکەوت، بە مەشترسێکی زۆر دایگرتن. لە قۆناغی ڕووبەڕووبوونەوەی تاکە کەسی زانکۆی لوبنانی فەڕەنسی بە هەمان گوڕوتینەوە دەستی پێکرد و توانی خاڵی زۆر بەدەست بهێنێت، بەڵام زانکۆی سلێمانی وەک ئەوەی بێئومێد بووبن تەنها 5 خاڵیان خستە سەر 40 خاڵەکەی قۆناغی یەکەم. بەم شێوەیە زانکۆی لوبنانی فەڕەنسی بە کۆی 115 خاڵ چارۆکەی کەشتیەکەی هەڵکرد و بەرەو قۆناغی پێشکۆتایی و زانکۆی سلێمانیش بەندەری پێشبڕکێکەی بەجێهێشت. ئێستاش ڕووبەڕووبوونەوەی پێشکۆتایی دەست پێ دەکات. خۆشەویستان، هەنگاوێک لەم دی و هێڵی کۆتاین. لەو دی هێڵەکەش زانکۆیەک چاوەڕوانی ڕکابەرەکەی دەکات. بەڕێزان، بە درێژایی ڕووبەڕووبوونەکان هەموو زانکۆکان خەونیەوەیان هەبووە کە بگەنە خاڵی کۆتایی، بەڵام هەندێک لە زانکۆکان بەختیاوەریان نەبووە و هەندێکی تریش ڕکابەرەکانیان بەهێزتر بوون. ئەنجامی هەموو پێشبڕکێکیش هەر ئەوهایە، باشترین دەگاتە خاڵی کۆتایی. وەک دەزانن، زانکۆی لوبنانی فەڕەنسی زۆرترین خاڵی بەدەستهێناوە بە درێژایی ڕووبەڕووبوونەوەکان کە کۆی خاڵەکانی بریتە لە 305 خاڵ، کەوای کرد ڕاستەوخۆ بگاتە ڕووبەڕووبوونەوەی کۆتایی. بەڕێزانم، ئەمڕۆ دوو زانکۆش ڕکابەری دەکەن بۆ ئەوەی کە بگەنە پێشبڕکێی کۆتایی و نزیک ببنەوە لە خەڵاتە مەزنەکە کە بریتە لە 20,000 دلار، هەر قوتابی 5,000 دلاری بەرەکەوێت و خەڵاتی دووەمیش 10,000 دلارە کە هەر قوتابی 2,500 دلاری بەردەکەوێت. لە قۆناغی پێشکۆتا دوو زانکۆ ڕکابەری دەکەن کە لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی یاد ڕزگار. ناوم یاد ڕزگار محەممەدە، تەمەنم 21 ساڵە، فێرخوازم لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی قۆناغی سێم بە شێندازیاری شارستانی. ئێمە لە سەرەتا تیمەکەی زانکۆکەمان بەیەکەوە زانیاری زۆرمان کۆ کردو، ئەڵگۆڕمان کرد لەگەڵ یەکتری. بە خۆشحاڵیەوە بەوە توانیمان سەر بکەین بەسەر زانکۆکانی تا لە قۆناغەکانی پێشوو و زۆر خۆشحاڵم کە تا ئێستا توانیمانە سەرکەوتوو بین و ئیشەڵا هیوادارم ئەم ڕۆژ لەم قۆناغەدا سەرکەوتوو بین. بەشداربووی دووەم لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ڕێز لەتیف. سڵاو، من ڕێز لەتیفم، فێرخوازی زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی قۆناغی دوم لە بەشی خوێندنە نێودەوڵەتیەکان و ئەوەی ڕاستی بێت بڕوا ناکەم کە گەیشتمەتەم قۆناغە زۆر دڵخۆشم پێی. چێژێکی زۆر بینیوە لە قۆناغەکانی پێشوو، ئێستاکەشم بەنامەیە هیوادارم چێژێکی زۆر زیاتر ببینم و هیواداریشم بەنامی داهاتوو بێمەوە تاوەکو چێژێکی زیاتر بەرمەوە بۆ ماڵەوەش، نەوەک تەنیا بۆ خۆم، بۆ دایە و باوەش و زۆر خۆش بێت. بەشداربووی سێهەم مەستان ڕاستی. من ناوم مەستان ڕاستی، فێرخوازم لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەشی ئەندازیاری شارستانی قۆناغی دوو. تاکوم قۆناغ گەشتی زۆر دڵخۆشی
و سەرتا کاتینە بەرنمەکە و شێوازی بەرنمەکەمان نەئەزانی بەڵام وردە کە قۆناغەکان بەرەو پێشتە ڕۆشتین زانیاریکی زۆر زیاترمان کۆکرەوە هەم لەسەر شێوازی بەرنمەکە و هەم بۆ خۆشمان بۆی کە یارمەتی دەرێکمان بێ کە بگەینە فایناڵ و باوەڕی تاوامان بە خۆمانە ئیشەڵڵا ئەگەینە فایناڵ و زۆر دڵخۆشە بین بۆ ئەنجام و ئەبینە مای شانازی بۆ خۆمان و زانکۆکەشمان. بەشداربووی چوارەم پێشواز عوسمان. پێشواز عوسمانم تەمەنم 21 ساڵە فێرخوازی قۆناغی سەی بەشی ئایتیم لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی سەرەتا کێماڵ بژێرزانین بۆ ئەم بەرنمەیە هەروە بەنیاز بووین کە بگەینە فایناڵ زۆر خۆشحاڵم کە تام قۆناغە گەیشتوین ئەم قۆناغە پێش فاینەڵە بەڕاستی هەوڵدانێکی زۆر زۆریەوە و ئێمە زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە ئیشەڵا گەینە فاینەڵ و ئەبینە مای شانازی بۆ خۆمان و زانکۆکەمان. زۆر خۆشحاڵم کە جارێک ترگەڕاینەوە بۆ بەرنامی ئەستێرەکانی زانکۆ لەگەڵ تیمەکەمانە. ڕاستە ئێمە زۆرترین خاڵمان بەدەست نەهێنا تا ڕاستەوە خۆ بچینە فاینەڵ بەڵام هیوایەکی زۆرم بە تیمەکەمانە کە ئەم بەرنمەیەش ئەبینەوە و ئەچین بۆ فاینەڵ و سەرکەوتووە بین. هەروەها لە زانکۆی هەولێری پزیشکی مەڕوان قاسم. ناو مەڕوان قاسمە تەمەنم 23 ساڵە قوتابیم لە قۆناغی پێنجەم لە کۆلێژ دەرمانسازی سەر بە زانکۆی هەولێری پزیشکی دیارە ئەمەوەڕۆ لە قۆناغێکی هەستیاردان بەڕاستی دوایەوە توانیمان لە سێ قۆناغی پێش و سەرکەوتن بەدەست بێنین ئەو زانیاریانە ئەوڕۆ لامانە زۆر زیاترە لەو زانیارێکە لە قۆناغی یەکەمدا هەمان بوو لەبەرەوەی بەردەوام خوێندنەوەمان هەبووە لە دوای هەر قۆناغێک بۆیە بە شێوکی زۆر باش خۆمان حازر کردێتە بۆ قۆناغی و پێشمان وایە وەکو قۆناغەکانی پێشوو لە قۆناغەش سەر دەکەین. هەروها لە بەشداربووی دووهەم لە زانکۆی هەولێری پزیشکی عەبدولکەریم سۆفی. نام عەبدولکەریم سۆفیە تەمەنم 23 ساڵە قوتابی کۆلێژ دەرمانسازیم قۆناغی پێنجەم سەر بە زانکۆی هەولێری پزیشکی ئەو ڕاستەش زۆر خۆشمانێک کە گەیشتنەوە قۆناغە و سەرکەوتوو بووینە لە سێ قۆناغی ڕابردوو و بەو هیوای سوود لە هەڵەکانی ڕابردۆگرین چونکە ئەوڕۆ خۆمان باشتر حازر کردیە مەحلوماتی زۆر زیاترمان خڕ کردیتەوە دەزانین قۆناغەکە هەستیارە و سوالەکان ئەکیت قورسرن بەو هیوایە قۆناغش ببڕینە بگەینە فاینەڵی بەرنامەکە. بەشداربووی سێهەم لە زانکۆی هەولێری پزیشکی وریا نەسرەدین. من وریا نەسرەدینم تەمەن 23 ساڵە قوتابی قۆناغی پێنجەم لە کۆلێژی پزیشکی دەدان لە زانکۆی هەولێری پزیشکی ئەمڕۆ دڵخۆشیێکی زۆرمان هەیە کە گەیشتین بۆ قۆناغا و دەزانین قۆناغەکە هەستیارە بۆیە بە شێوەیەکی باشتر لە قۆناغەکان ڕابردوو خۆمان ئامادە کردیا بەو هیواین لەو قۆناغەش سەرکەوین. هەروەها بەشداربووی چوارەم و کۆتا لە زانکۆی هەولێری پزیشکی محەممەد نەهرۆ. من محەممەد نەهرۆ تەمەن 24 ساڵ قوتابی قۆناغی 6 لە کۆلێژی پزیشکی گشتی لە زانکۆی هەولێری پزیشکی بە دڵنیاییەوە گەیشتمان بۆ ئەم قۆناغە بەڵگەیە لەسەر ئاست بەرزیمان زۆریش دڵمان خۆشە و قۆناغ بە قۆناغ متمانەمان بە خۆمان زیاتر بووە تا فاینەڵ و تا بەدەستێنانی نازنا و ناوەستین. وەک سەرپەرشتیاری تیمی زانکۆی هەولێری پزیشکی لە بەرنامەیە سێرەکانی زانکۆ ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە دەبینم قوتابیەکانم گەیشتنە قۆناغی پێشکۆتایی هەرچەندە ئێمە نەماتوانین لە ڕێگای خاڵەوە ڕاستەوخۆ بچینە فاینەڵ بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ تیمەکەم زۆر باش خۆیان ئامادە کردووە و هیوادارم بتوانین وەکو ساڵی پار نازناوەکە بەدەست بێنین. خۆشەویستان بەرنامەکەمان دەست پێ دەکات لە نێوان زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی خۆتان دەزانن بە پرسیارێک بەرنامەکە دەست پێ دەکات. پرسیارێکی خێرا ئەو زانکۆی کە زوو دەسینا بە بۆتۆنەکە وەڵامەکەی ڕاستبوو مافیەوەی هەیە کەم کەتەگۆری هەڵبژێرێت. گەر وەڵامەکەی هەڵەبێ ئۆتۆماتیشی دەچینە زانکۆی بەرامبەر. هەردوو زانکۆ ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت کە من مردم وەتەن لاوانی تۆ خۆش لەسەر کێلی گۆڕی کام سەرکردەی کورد نووسراوە. کە من مردم وەتەن لاوانی تۆ خۆش لەسەر کێلی گۆڕی کام سەرکردەی کورد نووسراوە.
زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی قازی محەممەد قازی محەممەد زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە سەرکردە قازی محەممەد نییە وەڵامە ڕاستەکە دکتۆر صادق شەرەفکەندی بەم شێوەیە ئۆتۆماتیکی دەچینە لای زانکۆی هەولێری پزیشکی ئێوە مافیەوەتان هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرن فەرموون تەندروستی 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 ئەی یاخود بی ئەی لە کاتی ترشبوونی شیردا کام لەم ترشانە دروست دەبێت ئەی ترشی سرکیک بی ترشی بیوتریک سی ترشی لاکتیک دی ترشی تارتاریک سی چرکەتانێ سی ترشی لاکتیک سی ترشی لاکتیک پزیشکەکان بۆمان ڕوون بکەنەوە بزانین بۆچی ترشی لاکتیکتان هەڵبژار شیر پێکاتی سەرشەکەی لاکتۆزە کاتێک لەگەڵ ئەسید یەک دەگری دەبتە لاکتیک ئەسیک دروست دەبی ترشی لاکتیک ئەوە یعنی ئەمەلیەکە ڕیاکشنەکەەوەنەوەی بەس ترشی لاکتیکی تایە چی تریتایە تەوەقع دەکەم ئەگەر ئیکەشی لەگەڵبی وەڵام لاکتیکەکە نەمبەروانە ڕێژەی زۆرترین زۆرترین باشە بابزانین ترشی لاکتیک وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەستهێنا ئێستا کۆی خاڵەکانتان دەخاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کەتەگۆریەک هەڵدەبژێرن تەندروستی 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 تەنها بی ماوە کەواتە بی شیر سەرچاوەیەکی سەرەکیە بۆ پرۆتین ئەو پرۆتینەی کە لە ناو شیردا هەیە کام لەمانەیە ئەی کازین بی کریاتین سی کۆلاجین دی گلایکۆجین سی چرکەتان هەیە كرياتين كولاجين كولاجين بيستا سيرك كايزين هذاني بوم البروتين هنا بروتين سبلمنت كايزين دا شركتان ماوە كايزين وەڵام نعم وەڵام اي كايزين ئەی کازین ئەی کازین نعم ئەو مشت و مڕمان بۆ باسکەن پێشوازتوان پێشواز بزانین بۆچی کازینتان هەڵبژار زۆر زانیاریم نییە بەڵام لە هەر سەپلمنتی بەدی بەڵدینگە واستەکەم کایزینی تایە لە شیرەوە دەرەهێنرێت باشە با بزانین کازین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان دەخاڵ زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن زانست زانست لە زانست ئەی یاخود بی ئەی ئەی ناوی کیمیایی بیکینگ پاودەر کە وەک جێگرەوەی هەویری ترشیان خومرە بەکاردێت بۆ دروستکردنی کێک و نان کام لەمانەیە ئەی کلۆریدی سۆدیۆم بی نیتراتی سۆدیۆم سی کاربۆناتی سۆدیۆم
دی بیکاربۆناتی سۆدیۆم سی چرکەتان سۆدیۆم بایکاربۆنیت دی ونیە دی بایکاربۆنیتی سۆدیۆم دی بیکاربۆناتی سۆدیۆم محەممەد کاتان زۆر ماموو زۆر خێرا وەڵامتاندایەوە چۆن پرسیارێکی زانستی بیکاربۆناتی سۆدیۆم هەویرت شێلاوە نام دروستکەیتەوەوانە کێک دروستکەی هەر ناوە ناو بۆیە هاتوتە پێشمان و زانیتمانە یعنیش حەقی بەسەرەوە نییە کە لە مەطبەخ بچیت چوو بێتی کێکە دروستکەیش ڕیتمانەوە ماڵیان شتە گزکەکەی ناو بۆنیشی زۆر خۆش بوو بۆنی زۆر خۆشە بیکن پاودر باشە بابزانین بیکاربۆناتی سۆدیۆم وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن زانست چییە دوایان کەوتون لە زانست تەنها بیماوە کەواتە بی لێ نەکەینەوە سوپەرنۆڤا بریتیە لە کامێک لەم تەنە ئاسمانیانە ئەی ئەستێرەی کلکدار بی هەسارەی گەورە سی ئەستێرەیەک لە سرە مەرگدا دی چاڵی ڕەش سی چرکەتانە سوپەرنۆڤاوێک کە لە ئاخیری ژیانی داستێرێکە دەقێتەوە ئاخرەستێرێک گەورە بێ پێشەوەی دەقێتەوە نیە دوای کەڵام زەکاتەوە خێ دە چرکەتان ماوە وەڵام سی ئەستێرەیەک لە سەر مەرگدا سی ئەستێرەیەک لە سرە مەرگدا زیاتر یا تۆ زیاتر ئەم ڕاد هەبووانە بەڵێ سوپەرنۆڤا خۆی ئەستێرێک کە لە ئەخیری ژیانیدا ئەتەقێتەوە پێڵەن سوپەرنۆڤا باشە بابزانین ئەستێرەیەک لە سرە مەرگدا وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن وەرزش لە وەرزش ئەی یاخود بی وەرزشی نەتەوەیی وڵاتی ڕووسیا کامەیە ئەی باندی بی سکی سی مەلەوانی دی زۆران بازی سی چرکەتانە مەلەوانی زۆرە بازی نییە ئەوەی دەڕێ ئەوە باندیش ئەوەی کە دەفڕن لە بینی چیەکە بەدەستەکەم فێڵە شتێدا بسیار دە چرکەتان ماوە باندی زوو وەڵام باندی وەڵام بیسکی باشە من جۆم لەوە بوو کە یەکەوتی باندی لە نێوان باندی و سکیە وڵایم قەرارم باندی و بە زەوان گوتار سێچان گوتیان سکی بە من فێڵەشی تێدایە ڕاستە مەحنای وشەکەی هەروایە ئەوەی لەسا سەواڵەکەی کامەیە ئەوەی لە بینی لە شوێنە برنج خۆیان فرەتدەن و لە بینی شاخەکان دەڕۆن ئاوا دوو باڵیان هەیە ئەو بێڵەم باندی دڵنیایی ئەوە سکای دایڤە سکای دایڤینگەوە
باشە با بزانین سکی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی هەولێری پزیشکی بەداخە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست باندی کە جۆرێکە لە هۆکی ڕووسەکان لە رووسیا دەیکەن وە زۆر بەناوبانگە نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کەتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەکنەلۆژیا. تەکنەلۆژیا. ئەی یاخود بی؟ ئەی. لە شاشەی LCD-دا بە زۆری کامێک لەم جۆرە کریستاڵانە بەکاردێت؟ ئەی نێماتیک کریستال، بی سێماتیک کریستال، سی کۆلستریک کریستال، دی تویستد نێماتیک کریستالز. سی چرکەتان هەیە؟ دە چرکەتان ماوە؟ زوو وەڵامێکم منێ؟ دی تویستد نێماتیک کریستالز. دی تویستد نێماتیک کریستالز. زانیاریتانە بوو مەستان؟ زۆر نابەست واستەکەم لە شوێنەکە ئەو وشەیەم بیستوە لەسەر ئەوە. LCD کورتکراوی چییە؟ لایت نازانم دایەت. لیکوید کریستال دیسپلی. پێشەوەی بێنسی شتێکمان کرد لەسەری بەزەوە نییە. ئەوە نەبوو شێوەیەکی لەسەر ئەو زانیاری سێرمان کرد و بە شێوەیەکی تر وەڵامەکەوت بوو. ئەمە زۆر دیتێلسە ئەو کریستاڵانەی کە لەناو بڵێن LCD ئەزانین کریستاڵەکانە پێوترێت بلو کریستال، یعنی کریستاڵی شین. باشە باشە یاد با بزانین تویستد نێماتیک کریستالز وەڵامیشی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە. دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ بیرکاری. بیرکاری. لە بیرکاری ئەی یاخود بی؟ بی. بی. ڕێژەی زێڕین the gold ratio لە بیرکاریدا چەندە؟ ئەی 2.7 بی 1.6 سی 1.414 دی 3.145 سی چرکەتانێ؟ دی 3.145 دی 3.145 محەممەد کاتان زۆر مابوو بۆچی دڵنیا بووی کەوا 3.145 ئەو ژمارە ناسراوە بە پای 22 لەسەر بەڵێ ئەو ژمارە هەروەوە هەیە. باشە ئەویان گۆڵدنە شکمان هەر بۆ دەچی. باشە هیچ بزانین 3.145 وەڵامشی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی هەولێری پزیشکی بەداخە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست 1.618 پێی دەوترێ ڕێژەی زێڕین. تۆزێ پەلەدان کرد لە وەڵامدانەوە و بەو هۆیەوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەکنەلۆژیا.
تەکنەلۆژیا لە تەکنەلۆژیا تەنها بیماوە کەواتە بی لەرەلەری هەڵگری شەپۆلی کۆنتترۆلی تەلەڤیزیۆن لە کام مەودای لەرەلەردایە ئەی ئینفرارێد بی 100 مێگاهرتز سی 1 گێگاهرتز دی 2 گێگاهرتز سی چەکەتانە ئەو شەپۆلەی نابینین وارسوورە بەڵام لە ناو دا چرکەتان ماوە ئەی ئینفرارێت ئەی ئینفرارێت پێشواز بۆچی ئینفرارێتتان هەڵبژار چکەم ئەو شتانی تر هیچی نییە و ئینفرارێتیش ئەو شەپۆلی لەرەرەکە نابینرێت تەنها لە کامێرای موبایلەوە توانین ببینیت ئەو شەپۆلی کە بەکارێنە لە کۆنتترۆلی تەلەڤیزیۆندا ئینفرارێدە بۆی زانیاری بێنێتە باشە ئەم لەرانە کام هێزی لە هەمووی زۆرترە هەتا فریکونسی زیاتر بێت کە ئەو مێگاهەرتزوینانەیە ئەوە زیاد هێزی ینی ئەنەرژی زیاترات وزەی زیازەکەی زۆرترە بەڵێ کامیان لە هەمووی زۆرترە 2 گێگاهرتز 2 گێگا بەڵێ باشە بابزانین ئینفرارێد وەڵامیشی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن وەرزش لە وەرزش تەنها ئەی ماوە کەواتە ئەی لە وەرزشی تیروکەواندا کاتێک ناوبژیوان 3 جار لەسەر یەک فیکە لێ بدات ئاماژە بەکام لەمانە دەکات ئەی هێنانەوەی تیرەکان بی وەستان سی دەستپێکردن دی دانیشتن سی چرکەتانێ ئەی هێنانەوەی تیرەکانە سێفیکە باوەڕ ناکەم سێفیکە لێدە تیرەکان دەینەوە بە سەرێکی دەڵ ئەی هێنانەوەی تیرەکان ئەی هێنانەوەی تیرەکان دیسانەوە کاتان مابوو بەڵام بۆچی هێنانەوەی تیرەکانتان هەڵبژارد وڵایی وەرزشەکەم دیتیەوە بەس زەبت دیقەتیۆم نەدایە بەس ئەوەندەی بزانم سێفیکەواتە و سێ تیرێکە داوێ نەفەرەکە دەستی دەینتەوە دەگەڕێتەوە جێ خۆی بابزانین هێنانەوەی تیرەکان وەڵامیشی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن بیرکاری لە بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەگەر سی یەکسان بێ بە سفر ئەوە وێنەی ڕاستەهێڵی AX کۆ BY کۆ سی یەکسانە بە سفر ئەی تەریب دەبێت بە تەوەری X B تەریب دەبێت بە تەوەری Y C لاریەکەی یەکسانە بە سفر D بە خاڵی بنەڕەتدا تێدەپەڕێت سی چرکەتانێ
ئەتی دا چرکەتان ماوە دی بە خاڵی بنەڕەتیدا تێدەپەڕێت دی بە خاڵی بنەڕەتیدا یاخود بە خاڵی بنەڕەتدا تێدەپەڕێت بەڵێ ئەبۆمان شەرح بکەن ئەگەر 30 بێ لەوەیە کەواتە وای یەکسانە بێ بە ئەی لەسەر BX وای یەکسانە بێ بە ناقص ئەی لەسەر BX ئۆکەی ئەو ئەی لەسەر ناقسەی لەسەر بیاگاتە هینم لاری خەتەکە لارێکی سفر نابێ و کاتە سفر نابێ چونکە ئەکەوێتە سەر ئەی بێەوە باشە یاد بابزانین بە خاڵی بنەڕەتدا تێدەپەڕێت وەڵامێکی بابزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەزێنە کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی هەولێری پزیشکی چ کەتەگۆریەک هەڵدەبژێرن مێژوو لە مێژوو ئەی یاخود بی ئەی لە ساڵی 2015دا شوێنەوارناسانی فەڕەنسی لە گردی کونارا شوێنەواری شارێکی 4000 ساڵیان دۆزیەوە کە چەندین نووسینی بزماری تێدا بوو ئەو شوێنەوارە دەکەوێتە کام لەم ناوچانە ئەی نزیک شەقلاوە لە بناری چیای سەفین بی نزیک کۆیە لە بناری چیای هەیبەت سوڵتان سی نزیک سلێمانی لە بناری چیای بەرانان دی نزیک گوڵەخانە لە بناری چیای سوورێن سی چرکەتانێ کوێنیە شەقلاوە کوێنیە بەس بەرانە لامی کە دەسیای بەرانە قدیمتر شکەوتچانە دەروانە لێ بابلۆی وەکو قدیمی بەس بە من نزیک گوڵەخانە لە بناری چیای سوورێنەوە دی دە چرکەتان ماوە دی نزیک گوڵەخانە دی نزیک گوڵەخانە لە بناری چیای سوورێن زانیاریتان نەبوو بیست بووتان نەما بیست بوو پرسیارەکە بەس پێمان وانە شەقلاوەی چونکە ئەو گردە لەو شوێنە نییە باشە ئەمە شەقلاوە نییە و کۆشمان ئەی سلێمانی کۆیە کۆشمان لابر لە بینی سلێمانی و گوڵەخانە تاکی نەبووی چیای بەرانان بەخۆی زۆر کۆنە یانی ئەم شکم لێ هەبوو ڕاستی بەس عەبدولکەریم تۆ باست دەکرد بەڵێ بۆچی سوور نەبووی لەسەر ڕاکەت نازە ها ڕاستی نازە ڕای زۆری نەبوو کە گوڵەخانە هەڵبژێرن بەڵێ باشە بابزانی نزیک گوڵەخانە لە بناری چیای سوورێن وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست نزیک سلێمانی لە بناری چیای بەرانان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کەتەگۆریەک هەڵدەبژێرن جوگرافیا لە جوگرافیا ئەی یاخود بی بەڵێ بابی بێقیچێکە هێڵی کەمەرەی زەوی بە کامێک لەم دەریاچانەی کیشوەری ئەفریقادا تێدەپەڕێت ئەی تانا بی نایڤاشا سی ڤیکتۆریا دی چاد سی چرکەتانەیە نییە شاد شوێنی چات لە ناوڕاستی ئەفریقای نەبوو بەس نازانم دەریاچێکی بە ناوی چاتەوە تا ناو نایباشان هیچ شتێک نایباشە شتێکم لە هیندستانە لە خۆمەوە دا چرکەتان ماوە وەڵام دی چاد
دی چاد ڕێز بۆچی چاتتان هەڵبژات ڕاست بێ زۆر دڵنیانین بەتایبەت لە ئەیوبی و وەکو جاری پێشمان لێ نەکرد گومانمان لێ بۆی هەڵی بێژێرین بۆیە چیش ئەزانین لە خوارەوەی زیاد لە خوارەوە لە باشوورە زۆر چونکە من سەیری نەخش ئاوهاکەمیتر لە خوارەوەی بێنم بۆیە لە خوارەوەیە بابزانین چاد وەڵامیشی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ڤیکتۆریا نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن جوگرافیا وەک خۆتان نەزانن لە جوگرافیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی هەرەمەکانی مایە دەکەونە کام لەم شوێنانەی خوارەوە ئەی میسر بی ڕۆژهەڵاتی ئاسیا سی ئوسترالیا دی ئەمریکای باشوور سی چرکەتانەیە دی ئەمریکای باشوور دی ئەمریکای باشوور 25 چرکەتان مابوو خۆیان دەیزانی یان نایزانی بەڕاستی کاتەکە زۆر استفادەی نییە ئەشهەدو یا ئەیزانی یا نایزانی بڵێ ها لە بیرمە و لە خێرمە و لەسەر زمانمە و ئاوانە محەممەد بۆچی ئەمریکای باشوور داوەبژات ڕەمەکانی مایە لە پیرۆیە پێم وابی پیرۆژ لە ئەمریکای باشوورە دوێ پێمان ئەمریکای باشوور وەڵامە ڕاستەکەی بەس لە پیرۆیە گواتیمالا ئیڤن گواتیمالا ژووی ڕۆژهڵاتی ئاسیا نیە ئوسترالیاش لە مێژنی حەزارەتی شتێ ینی ئەوەی وەکو حەزارت هەر ئەبەرجینەکانی تیا بۆ ئەبەرجینەکە باشە بابزانین ئەمریکای باشوور وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەزێنا کۆی خاڵەکاتان چل خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی کاتەگۆریەک هەڵدەبژێرن مێژوو لە مێژوو تەنها بیماوە کەواتە بی بەڵێ لە گردی قلرخ لە نزیک سەی سادق لە دەشتی شارە زوور شوێنەوارناسان بەڵگەی شوێنەواری تەونکردن و دروستکردنی جاجمیان دۆزیەوە ئەو شوێنەوارە دەگەڕێتەوە بۆ کام لەم سەردەمانە ئەی لولوبیەکان 4000 ساڵ لەمەوبەر بی ساسانیەکان 1500 ساڵ لەمەوبەر سی سۆمەریەکان 4000 ساڵ لەمەوبەر دی میتانیەکان 3500 ساڵ لەمەوبەر سی چرگەدانێ شتێکی کوردەوەریە دە چرگەتان ماوە وەڵام دی میتانیەکان 3500 ساڵەمە بەر دی میتانیەکان 3500 ساڵ لەمەوبەر بۆچی میتانیەکانتان هەڵبژارد لە بینی بی و دیە تۆزە شکمان هەبوو تاکی لە نێوان بی و دیە شتانە بوو ساسانیەکان 1500 ساڵ لەمەوبەر لەگەڵ میتانیەکان 3500 ساڵ لەمەوبەر شتیشمان لە ئەیشە بوو یعنی شتان لە هەمووی هەبوو بڵێ بەس لە ساسانیەکان با لە ساسانیەکانی شکدانە بوو لە بەس خۆی فەلسەفەیەکی شەیەڵێ ئەگەر شکل لێ هەبێ ڕاستە ئێمە شکمان لە دی ئێوە زۆرترین شکتان لە کامیان هەبوو دی میتانیەکان 3500 ساڵ لەمەوبەر ئەنجا بیرمان کرۆ کە ساسانیەکان 1500 ساڵەمەوە بەر بێت تۆزە کاتەکەی نزیکترە ها
1500 ساڵ پێ نزیکە نزیکترە لە چاو ئەوانی ترە ئەڵێ بێ هەموو شتێ بە زۆر کۆن دروستکراوێکی نەستاونی دەزوی جاجم من بۆ جاجمەکە تۆزە لە ساسانیەکان دڵنیانە بوو دەزوی جاجم شتێکی زۆر سەرەتاییە یعنی ئەکرێ پێش 1500 ساڵ لەمە پێشرە بوو ئەگەر جلوبەرگ هەبوو بێت کەواتە ئاسایە جاجمیش هەبوو بێت کێشەکە ینی لەبەر ئەوە 3500 ساڵ دامەبژات باش 3500 ساڵ بووە جاجمیان دروست کردووە دوایی 1500 ساڵەوە پێشیش هەر جاجمەکە دروست کراوە پێشتر حتممەەوە ژوایە وەکوە بڵیت مانگە 28 ڕۆژی تایە هەموو مانکانتیایەتی وانە بزب لۆجیکە زۆر جوانە لۆجیکەکەی ڕێز باشەوە بزانین میتانیەکان 3500 ساڵ لەمەوبەر وەڵامیشی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ساسانیەکان 1500 ساڵ لەمەوبەر نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی لەو کەتەگۆریانی کە ماون هوەر و ئەدەبیات کامیان هەڵدەبژێرن هوەر ئەی یاخود بی بایبی ئەی ڤیددیوەیەکە تەماشای ڤیددیۆکە بکەن دوای ئەوە پرسیارتان لێ دەکەن پرسیارەکە دەڵێت ئەو دیمەنانە هی کام فیلمی کوردیە و دەرهێنەرەکەی کێیە؟ ئەی پەڕینەوە لە غوبار شەوکەت ئەمین بی ڕەشەبای حوسێن حەسەن سی کچانی خۆر ئێڤا هوسون دی بێکەس کارزان قادر سی چرکەتانەیە زۆر دی و بینیە کچانی خۆر زۆ بەناوبان شوانی حسن حسین مێشە فیلم کچانی خۆر بژۆکە فەراهین ڕۆڵەکەی دیتە باسی کارەساتی داهەش و شنگال دەکات سی کچانی خۆر ئیڤا هوسون سی کچانی خۆر ئێڤا هوسون عەبدولکەریم مەروان زانیاریتان نەبوو جەملێ بۆ کچانی خۆر باز لە کارەساتی شنگال و هاتنی داعش دەکا و ئەکتەری سەرەکی ژوە بزانم گوڵشفتەیە ئەکی دیمە و ئاکیدیشم لەوەی کە بێکە ئەو فیلمە لە کوێ دروست کراوە لە شنگالە یاخود لە ڕۆژاوایە لەکوێیە ڕاستی مەحلوماتم نییە لە شنگالە چکە ڤیددیۆیەکە باسی شێخ عادی کرد و سمیەوەی شنگالیشی لێ بوو لە ڤیددیۆەکە ئەومان دیت نازانم باشە خۆ لەسەر داعش تەنها و فیلمە دروست کراوە یا فیلمی کەشە بووە وڵی زۆر دروستکرا بەس کسانی خۆر زۆر بەناوبانگ بۆ ڕاستی فیلمەکە ینی چەند لە چەند گۆشیفتە دەوری چییە بینێ لەوێ باوەڕەکەی فیلمەکەم نەدیتیا فیلمەکەتان مەحلومات نەسەخینەوە لە پەیجەکان وشتیوە بەس دەزانم لە چەند ئەوەی سینەمای چەند وڵاتێک حڕس کرا و دەنگدانەوەی باشە بوو و ئەوەندەی بەبیریشم بێ دەزانم دەرهێنەرەکە ئینگلیز بوو باشە بابزانین کچانی خۆر ئێڤا هوسون وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ڕەشەبا دەرهێنەر حوسێن حەسەن کە بە هەمان شێوە لەسەر داعش ئەدوێت ئەوی تر لە کۆبانەیە دروست کراوە بەداخەوە زانکۆی هەولێری پزیشکی نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی هوەر ئەدەبیات کامیان هەڵدەبژێرن هوەر لە هوەر تەنها بیماوە ئەویش بە هەمان شێوە ڤیددیۆیەکەت جوان تەماشایەکەن دوای ئەوە پرسیارتان لێ دەکەین
ئەو دیمەنانە هی کام فیلمی کوردیە و دەرهێنەرەکەی کێیە؟ ئەی ئاڵای بێوڵات بەهمەن قوبادی، بی هێڤی یوکسەڵ یاڤوز، سی خانووی بێسەقف سۆلین یوسف، دی کەمیەی ئازادی یوکسەڵ یاڤوز. سی چرکەتانێ دەکەم ئاڵای زۆر تێپشانیدا ئاڵای نازانین هینی شێخانی بێسەخت لەبەر دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. سی خانووی بێسەقف سۆلین یوسف. سی خانووی بێسەقف سۆلین یوسف. زانیاریتانە بوو؟ بینی بوتانە فیلمە؟ بۆ شکمان بۆ دووشتە چوو لەبەروی لە دیمەنەکانە ئاڵای زۆر تیا بوو یان ئاڵای بێوڵات یان لەبەرەوەی کەمپی ئاوارەکانی پیشانەیە خانووی بێسەقف وتمان لەوانێت لەبەرەوە فلیمەکە لەوانێت ئەو ئەوە دەرخات دیمەنەیە هەر لەبەرەوەی کە ئەو دیمەنە و ئاڵای جا بۆ نەکبەتی ئێمە یعنی بەناشکری نەبێ فیلمەکە زۆربەی فیلمەکانمان لەسەر نەهامەتی و ماڵوێرانی و شەڕ و کوشتار و خاک داگیرکردن و بە تایبەتی فلیمەکانی بەهمەنی قوبادی زۆربەی کات لەسەر شتانێ. باشە بابزانین خانووی بێسەقف سۆلین یوسف وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست ئاڵای بێوڵات بەهمەن قوبادی و دەنگی گۆرانی بێژەکە هەر هونەرمەند دەرهێنەر بەهمەن قوبادیە. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی تەنها یەک کەتەگۆری ماوە ئەدەبیات بە ناچاری ئەدەبیات. لە ئەدەبیات ئەی و بی هەیە کامیان هەڵەبژێرن؟ بی. کام لەم خەڵاتانە خەڵاتی ئەدەبی نییە؟ ئەی ئەدگار ئالێن پۆ، بی ئانتۆن، سی ئابێڵ، دی داگێر. سی چرکەتانێ بس دري دي من الاخو قريب من دي بروندي دا شرکەتان ماوە؟ دی وەڵام دی دەگەر. دی دەگەر. زانیاریتانە بوو دکتۆرەکان؟ نەما بای چانس. بای چانس. ئەدگار ئالێن پۆ دەناسن؟ شاعرێکی ئەمریکیە باش خەڵاتێکەیە لەسەر ناوی ئەو شاعرە ئەدگار ئالێن پۆ کەواتە ئەدەبیێوانیە و دەگەر زانیاریتان نییە؟ زۆر لە ئەدەبیات دوورین. ئێستا من ئەگەر زانیاریەکان بەم زانم ئەویش زان نەگەڵ وەڵامەکەتان ڕاست بێ یاخود هەڵێ با ئێمە بوەسین و بزانین وەڵامەکەتان دەگەر وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی هەولێری پزیشکی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست ئەبێڵ کە خەڵاتێکی بیرکاریە کە پاشای نەروێژ دەیداتە
باشترین بیرکاری زانەکان زانکۆی هەولێری پزیشکی بەداخەوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی تەنها یەک کەتەگۆری ماوە قسە بکەم ئەدەبیاتڕە کەواتە ئەدەبیات و لە ئەدەبیاتیشە تەنها ئەی ماوە کەواتە ئەی ڕۆمانی هەنار و فریشتەی مردن بەرهەمی کام نووسەری کووردە؟ ئەی عەتا محەممەد، بی عەتا نەهایی، سی یاشار کەمال، دی بەختیار عەلی. سی چرکەتانە. سی یاشار کەمال. سی یاشار کەمال. یاد کاتان زۆر مابوو زانیاریتانە بوو؟ ڕێز زۆر دڵنیا بووم جارەش وەکو زانی لە ڕێزەڵێ کەس بووینی قسە لە قسەی ڕێزاگە ڕێز ئەترسم ئەترسم ئەم جارەش بڵێ یاشار کەمال براژێ بوو فوتبۆڵ زانێکی باش بوو زانین کە دینیە ڕاستەگاز خۆی بەختیار عەلی فریشتەکە و هەنارەکەشی هەر هەیە بەڵام بە هەردووکیان بەیەکەوە نییە هێشتا ماوەتی کوکاتەوە بەس پرسیاری پێشوو تۆزە گومانمان هەبوو ئەم تۆ لەم پرسیارە گومانەکە لەم پرسیارین باسی پرسیارم بوو کە بۆچی یاشار کەمالتان هەڵبژار بزەبت لەبین یاشار کەمال لەگەڵ ئەوانی ترا تۆزە گومانم هەبوو ئەمزانی بەختیار عەلی خەڵکی کوێ یاشار کەمال؟ تورکیا کوردە باکووری کوردستان. بەڵێ ویکە لە ڕۆمانی عەتاکان عەتا محەممەد عەتا نەهایی ئەوانە خەڵکی شوێن زۆر دڵنیانی وابزانام عەتا محەممەد کەمێ کۆنترە بە خەڵکی لای خۆمانیشە باشوورە عەتا محەممەد عەتا نەهایی دڵنیانیم ڕاست لە خەڵکی ڕۆژهەڵاتە هەر بە ناوەکەش یاد دیارە نەهایەکە دیارە ئەی بەختیار عەلی ئەوە خەڵکی شارەکەی بەڵێ باشە بابزانین هەنار و فریشتەی مردن بەرهەمی یاشار کەمالە؟ وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست عەتا محەممەد نەتانتوانی کۆتا دەخاڵ بەدەست بێنن. بەڕێزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی ئەم بەرنامەیە کاتەگۆریەکان کۆتایی هات لە نێوان هەردوو زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخێنەوە. زانکۆی هەولێری پزیشکی 40 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 50 خاڵ. ئێوە دەزانن و بینەرانی خۆشەویستیش دەزانن کە قۆناغێکی تر ماوە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی ئەو خاڵانە ئەکرێت گۆڕانکاری بەسەردا بێت. بەڕێزانم لەگەڵمان بمێنەوە پاشکەمیش تر دەینەوە لا. پرسیاری یەکەمدا ئەمە کەتیگۆری تەندروستیمان هەڵبژارد لەبەرەوەی بواری خۆمانە پرسیارەکەمان لۆ هات بەو شێوەیە خوارەوە بوو لە کاتی ترژبوونی شیردا کامێک لەمانە دروست دەبی دیارە پێکاتەی سەرەکی شیر بریتە لە لاکتۆس بۆیە کاتێک دەگۆڕێ بۆ ترشی لاکتیک دروست دەکات بۆ ترشی لاکتیکمان هەڵبژارد و خۆشبەختانە وەڵامەکەشمان ڕاست دەرچوو. کەتەگۆری زانستمان هەڵبژار کە پرسیارەکە بەو شێوە بوو ناوی کیمیایی پێکینگ پاودەر کە لە وەکو جێگرەوەی خومرە یاخود ترشی لە نان و کێکدا بەکاردێتن چییە و هەمومان نەکیدونە وەڵامەکەی کە سۆدم بایکاربوونێت وەڵامە ڕاستەکەی خۆشبەختانەش وەڵامەکەمان ڕاست لە کاتیگۆری وەرزش ئەو پرسیارمان بۆ هاتەوە کە دەیگوت وەرزشی نەتەوەی وڵاتی رووسیا چییە؟ دیارە گومان لەسەر وەڵامەکان دروست بوو. عەبدولکەریم وەڵامی باندی هەڵبژارد بەڵام ئێمە چونکە گومانمان لەسەر سکی بوو سکیمان هەڵبژار بەڵام بەداخە وەڵامەکەمان ڕاست نەبوو.
کاتێک کاتگۆری بیرکاریمان هەڵبژات پرسیارێکمان ئاراستە کرا کە داوای The Golden Ratio دەکرد ئێمەش نەمان بیست بوو ئەم ڕێشوەچیە لە ڕاستیدا 3.145مان هەڵبژات بەڵام وەڵامە ڕاستەکە 1.618 بوو. ئێمە کەتەگۆری جوگرافیامان هەڵبژار چونکە لەو کەتەگۆریایە باشین. پرسیارێکی کە بۆمان هاتەوەڵێ ئایا کەم لەم دەریاچانە لە کشوەری ئەفریقای باشوور هێڵی کەمەری پێیاندا دەڕوات. ئەو وڵامی کە ئێمە گومانمان لێ هەبوو ڤیکتۆریا بوو بەڵام وڵامی چادیشمان بینی چاد کەمی نزیکتر بوو لەوە کە ئێمە گێسمان ئەگریاد بۆیە چوین. ڤیکتۆریامان هەڵ نەبژار و چادمان هەڵبژار بۆیە وڵامەکەمان هەڵبوو. لە کاتەگۆری تەندروستیدا پرسیارەکەمان هەڵبژارد پرسیارەکەەوە بوو کە ئایا شیر سەرچاوی سەرەکی کام لەم پرۆتینانەیە هەل لە سەرتاوە من شکم بۆ ئەوە چوو چکە چەند جار خۆم لە تاواکارە خۆراکەکاندا بینیومە کە کایزین لە شیرەوە وەردەگیرێت وارە وەڵامەشمان هەڵبژارد و بە خۆشحاڵی وەڵامەکەمان ڕاست دەرچوو. ئێمە لەیەکێ لە کاتیگۆریەکانی ترا ئەدەبیاتمان هەڵبژار و پرسیارەکە ئەو بکە ڕۆمانی هەنار و فریشتەی مردن هیچ نووسەرێکە و ئێمە شارکەمارمان هەڵبژار تۆزە پەلەمان لە هەڵبژارنی وەڵامەکەیە بەڵام خۆی جوابەکە عەتا محەممەد بوو. ئێمە کاتگۆری زانستمان هەڵبژارد و پرسیارەکەی بەمان هاتەوە بوو کە سوپەرنۆڤە بریتیلەکان لەم تەنە ئاسمانیانە و پێشەوەی وەڵامەکان دەرکەوێت ئێمە ئەمانزانی کە سوپەرنۆڤە لە کاتێکە ڕۆیە کە تەقینەوەی ئەستێرەیەکە لە کاتی مردنیە و لەبەرەوە ئەو وەڵامەمان هەڵبژارد و بە خۆشحاڵی و ڕاست دەرچوو. خۆشەویستان دووبارە سڵاو هاتینۆلاتان هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. بەڕێزان پێشەوەی ئەم قۆناغە دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی هەولێری پزیشکی چل خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 50 خاڵ. وەک پێشتری ژوتم ئەم خاڵانە دەکرێت گۆڕانکاری بەسەرا بێت لەم قۆناغا. خۆتان دەزانن ئەم فیلمەکەتان بینیوە ئەم فیلمەتان بینیوە لە هەر زانکۆی دوو قوتابیەتە لای من بۆ هەر دوو قوتابیەک 5 پرسیار و هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە. لە زانکۆی هەولێری پزیشکی مەڕوان قاسم مەڕوان بەخێراتی. لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی یاد ڕزگار. یاد تۆش بەخێر بێی ڕۆحی وەرزشی تایە یاد تەوقعەکە و ئێمە بۆ پێشبڕکەیەکی تاڕێیان هاتین بۆ ڕقا نهاتین وێرە ئافرم 5 پرسیار هەر پرسیاری 5 خاڵی لەسرە. پرسیاری یەکەم پرسیارەکە دەڵێت شۆڕشی دەرسیم بە ڕێبەرایەتی کێ ئەنجامدرا؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. قاسملۆ هەڵێ مەڕوان نەزانی؟ شێخ عوبەیدوڵڵای نەهری. شێخ عوبەیدوڵڵای نەهری ئەویش هەڵەیە. وەڵامە ڕاستەکە سەید ڕەزا. شۆڕشی دەرسیم بە ڕێبەرایەتی سەید ڕەزا ئەنجامدرا. نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێنن. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت بنکەی سەرەکی فیفا لە کام شارە؟ زانکۆی هەولێری پزیشکی جنێڤ. مەڕوان هەڵەیە یا دەزانی؟ بنکەی سەرەکی فیفا هەستەکەم لە ئیسپانیا بێ با بڵێ مەدرید ئیسپانیا. ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە زوریخ لە سوئیسرا. نەداتوانی ئەو پێنجخاڵە بەدەست بێنن. سێهەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کام خزمەتگوزاری ئیمەیل هی کۆمپانیای مایکرۆسۆفت زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی؟ MSN بەڵێ MSN. هەڵەیە مەڕوان نەزانی؟ Gmail. ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە هۆتمەیل.
دیسان نەتەنتوانی ئەو پێنج خاڵە بەدەستبێنن. چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت یەکەی دراوی وڵاتی ئیسرائیل زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. ڕوپیە. هەڵەیە یەکەی دراوی وڵاتی ئیسرائیل چییە؟ مەڕوانەزانی؟ دینار. ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە شیکڵ. یەکەی دراوی وڵاتی ئیسرائیلە. نەتانتوانی و پێنج خاڵەش بەدەستێت. کۆتا پێنج خاڵ. کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ئەو ڕێگا بازرگانیی کە چین بە ئەوروپا دەگەێنێت زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. ناوی ڕێگای سیلکرۆد بووە. ڕێگای حەریری. ڕێگای حەریری. زۆر ڕاستە و ڕێگایە بازرگانەی کە چین بە ئەوروپا دەگەێنێت چی پێ دەگوترێت ڕێگای ئاوریشم یاخود حەریر یا توانی دۆ پێنج خاڵە بەدەستبێنی بۆ زانکۆکە. زۆر زۆر سپاسانەکەین توان بچنەوە شوێنەکانی خۆتان. دەستان خۆش بێ. لە زانکۆی هەولێری پزیشکی عەبدولکەریم سۆفی. عەبدولکەریم بەخێربێی. لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ڕێز لەتیف. ڕێز خۆش بەخێربێی. چەپڵەشی بۆ خۆت لێە خۆت تەشجیع کرد. عەبدولکەریم تۆ چەپڵە بۆ لێ نەیە کێشەنێن دوای برنەوەکە سترێسیە تۆ سترێسە بێ پیاوشتی دەچێت. باشە بە هەمان شێوە پێنج پرسیار بۆ ئێوە و هەر پرسیاری پێنج خاڵی لەسەرە و ئامادە بن. پرسیار یەکەم دەڵێت پایتەختی یەکێتی ئەوروپا چ شارێک؟ زانکۆی هەولێری پزیشکی. جنێف سویسرا. جنێف سویسرا. هەڵەیە ڕێزە زانی؟ دڵنیانی ماڵا بەڵام پاریس بێت. پاریس. ئەویش هەڵەیە وڵات پایتەختی یەکێتی ئەوروپا چ شارێکە؟ وەڵامە ڕاستەکە بروکسل لە بەلجیکا. وانە نەتانتوانی و پێشخاڵە بەدەست بێنن. دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کام تخم لە گشت ئەسیدێکدا بوونی هەیە؟ زانکۆی هەولێری پزیشکی. هایدرۆژین. هایدرۆژین. عەبدولکەریم زۆر ڕاستە و دەستخۆشێکیش بووە و لە ڕێزەوە توانی پێش خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. سترێسمە تۆ شەروە تەژیعتەکە لە سترێس مەبە. ڕۆحشی ریاضی زۆر جوانی دڵی خۆی دەبێت. باشە سێم پرسیار بۆ ئێوە بە پرسیارەکە بخێن بۆ فستە. سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت نەخۆشی هیپاتایت کار لە کام ئەندامی دەردەکات؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. گەدە. هەڵەیە عەبدولکەریم جگەر. زۆر ڕاستە عەبدولکەریم ئیشی خۆیەتی جگەر توانیت پێنج خاڵ بەدەست بێنیت ها ڕێز؟ حتمەن وایە. وانە؟ ئیشی خۆیەتی. هەرنی زانیە عیب. زۆر باشە. چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ڕێبەری ڤێتنامیەکان لە کاتی شەڕ لەگەڵ ئەمریکادا کێ بوو؟ ڕێبەری ڤێتنامیەکان لە کاتی شەڕ لەگەڵ ئەمریکادا کێ بوو؟ ینی سەرۆکەکەیان. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. مازوی چۆن هیچ چای ناژبوو ڕەنگە یەوێش بێت. ماکسیتۆن هیچ ڕەنگە یەوێش بێت. چای نابوو ڕەنگی ئێوێ نەبوو. وەڵامەکەت هەڵەیە. عەبدولکەریم زانیاری وەیە؟ وڵاهی یار چانگلی ناوچوەم جێلێ بە ناژ. چانگلی. وەڵامە ڕاستەکە هۆشی مین. کەستان نەتانتوانی ئەو پێنج خاڵە بەدەست بێنن. پێنجەم پرسیار بۆ ئێوە کۆتا پرسیار و پرسیارەکە دەڵێت نەخشەی کام وڵات شێوازی پوتی هەیە؟ زانکۆی هەولێری پزیشکی.
کام وڵات؟ بەریتانیا. بەریتانیا. هەڵێ ڕێز ئەزانی؟ ئیتالیا. ئیتالیا. زۆر دڵنیاش نەبووی ڕێز. نەخشەکەم لە بەرچاو بوو بەڵامێتر شێوازی بوو. عەبدولکەریم تێگەیشتی پرسیارەکە؟ بەڵە تێگەیشتم شێوازی پووت بەڵە. ئیتالیا وەڵامە ڕاستەکەی ڕێستوانی دە و پێنجخاڵە بەدەستبێنی زۆر سپاسی هەردووتانەکەم ئەتوانن بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی هەولێری پزیشکی وریا نەسرەدین. وریا بەخێربێیت. لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی مەستان ڕاستی. مەستان خۆش بەخێربێیت. 5 پرسیار هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. پرسیار یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ناوی برادەری ئەنتۆنیۆی بازرگان لە چیرۆکی بازرگانی ڤینیسیای ویلیام شکسپیر کێ بوو؟ ناوی برادەری ئەنتۆنی بازرگان لە چیرۆکی بازرگانی ڤینیسیا ویلیام شکسپیر چی بوو؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ئەلێکساندەر بەڵام داگین چی؟ ئەلێکساندەر ئەلێکساندەر هەڵێ وریازانی کیلۆپاترا کیلیۆپاترا هەڵەیە کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە بەسانیۆ نەتانتوانی و پێنجخاڵە بەدەست بێنن کە ناوی برادەکەی ئەنتۆنیۆی بازرگان. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت هەردوو وڵاتی پاکستان و هندستان لەسەر کام ناوچە ناکۆکیان هەیە؟ زانکۆی هەولێری پزیشکی کشمیر. کشمیر. زۆر ڕاستە وریا توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کام وڵات بە داهێنەری خواردنەوەی چادا دەنگرێت؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چاینا چاینا. زۆر ڕاستە مەستان چین یاخود چاینا و 5 خاڵت بەدەستهێنا بۆ زانکۆکەت. چوارەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت IQ کە بۆ زانینی ڕێژەی زیرەکی مێشت زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ئینتەلیجنس کۆشن دەگەرمانەکەی بێ Intelligence Quotient. مەستا پەلەت کرد بەڵام وەڵامەکەم ڕاستە پرسیارەکەوا دەڵێت IQ کە بۆ زانیاری ڕێژەی زیرەکی مێشک بەکاردێت کورتکراوەی چییە؟ Intelligence Quotient. توانی 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. 5 پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کام ئامێر وزەی دەنگ دەگۆڕێت بۆ وزەی کارەبایی؟ زانکۆی هەولێری پزیشکی مایکرۆفۆن. مایکرۆفۆن. وریا زۆر ڕاستە مایکرۆفۆن ئەمەی کە ئێمە پێمانە وزەی دەنگ دەگۆڕێت بۆ وزەیەکی کارەبایی. توانی 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. زۆر سپاسی هەردووتانەکەم بچنەوە شوێنەکانی خۆتان. و کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی هەولێری پزیشکی محەممەد نەهرۆ. محەممەد بەخێراتی. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی پێشواز عوسمان. بەخێربیت. ئەم جارە محەممەد لە زانکۆی هەولێری پزیشکی و دەسیێنا و ڕۆحە ڕاضیەکەی ئەم ڕۆحە وەرزشەکەی محەممەد زۆرتر بوو. کۆتا 5 پرسیارە لەبەرەوە وریابن. پرسیاری یەکەم بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت یەکەی پێوانی بواری موگناتیسی چییە؟ زانکۆی هەولێری پزیشکی
زوو خەریکە کاتە نامێنێ یەکەی پێوانی بواری موگناتیسی چییە پێشوا سەزانی پێشواز زانیاری نییە وەڵامە ڕاستەکە تێسلا نەتانتوانی ئەو پێنج خاڵە بەدەست بێنن دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت چیرۆکی ئۆلیڤەر تویست هی کام نووسەری زانکۆی هەولێری پزیشکی شێکسپیر هەڵەیە چیرۆکی ئۆلیڤەر تویستی هی کام نووسەری کلاسیکی ئینگلیزیە پێشوازەزانی پێشواز زانیاری ئافرەم وەڵامە ڕاستەکە چارلز دیکنز نەتانتوانی ئەو پێنج خاڵە بەدەست بێنن لەو کاتە نەهاتەوە قەیناکە پرسیاری تر ماوە سێهەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت میوزیکی سرودی دەنگێ کوردستانە ڕندم کە بۆ ڕۆڵی پێشمەرگە زانکۆی هەولێری پزیشکی شڤان پەروەر پەلەت کرد پرسیارەکە دەڵێ میوزیکی سرودی دەنگی کوردستانە ڕندم کە بۆ ڕۆڵی پێشمەرگە لە خەبات نووسراوە هی کام هونەرمەندی گەورەی کووردە چیرۆکی میوزیکی دەنگی کوردستانە ڕندم کە بۆ ڕۆڵی پێشمەرگە لە خەبات نووسراوە هی کام هونەرمەندی گەورەی کووردە پێشواز پێشواز زانیاری نییە بەداخەوە کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە دڵشاد سەعید یەکێکە لە سرودە هەرە بەناوبانگەکان هی هونەرمەندی هەرە بەناوبانگ دڵشاد سەعیدە چوارەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت لە کام پلەی سەدیدا چڕی ئاو زۆرترینە زانکۆی هەولێری پزیشکی صفر محەممەد هەڵەیە پێشواز زانی سێ پلەی سەدی ئەویش هەڵەیە نە سفرە نە سێ یەک تۆ زیاترە چوار پلەی سەدی چڕی ئاو زۆرترینە نەتاتوانێت پێنج خاڵە بەدەست بێنن پێنجەم پرسیار بۆ ئێوە و کۆتا پرسیارەوە پرسیارەکە دەڵێت کەتیبەی بێستون لە کام شاری ڕۆژهەڵاتی کوردستاندایە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی سنە هەڵەیە محەممەد دەزانی کرماشان زۆر ڕاستە محەممەد توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکە زۆر سوپاسی هەردووتانەکان بستۆ شوێنەکانی خۆتان بەڕێزان و خۆشەویستان پێشبڕکێکەی نێوان زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی لێرەدا کۆتایی هات ئەمەوێ خاڵەکانتان بۆ بکەنەوە زانکۆی هەولێری پزیشکی 65 خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 70 خاڵ بەداخەوە زانکۆی هەولێری پزیشکی بەجێمان دێڵن لێرەدا ئێوە شەوتێکی زۆر زۆرتان بڕی من دەستخۆشیتان لێ یەکەم و توانیتان بێنە شوێنێکی زۆر زۆر باش کە تەنها سێ زانکۆ ماوە ئێوە یەکێک بوون لەو زانکۆیانە من زۆر زۆر سوپاسانەکەم کە بەشدار بوون لەگەڵ ئێمە هیوادارم لە ژیانتانە سەرکەوتوو بن لە خوێندەکەتانە سەرکەوتوو بن و ئیشاڵڵا ساڵی داهاتووتان بینینەوە و دووبارە زۆر زۆر سوپاسانەکەم چەپڵەیەک بۆ هەولێری پزیشکی دەستان خۆش بێ دەستان خۆش بێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی
ئێوە لە خەڵاتە مەزنەکە نیوەی تا مسۆگەر کردووە تەنها ئێوە ماونەتەوە و زانکۆی لوبنانی فەڕەنسی چاوەڕوانی ئێوەیە لە فایناڵ. ئێوە ئێستا ئاواش بڕۆن $10,000 ڕخەنە جیرفانتان یەکی $2,500 بەڵام بەوە ڕازیە بن ئەویان دەمێنێتەوە سەر بەرنامەی داهاتوو. من دەستخۆشیتان لێ یەکەم و هیوادارم لە هەوڵ و کۆشەکانتانە بەردەوام بن و ئینشاڵڵا سەرەکەون. بەڕێزان و خۆشەویستان زۆر سوپاسی ئێوەژەکەین کە لەگەڵمانە بوون تا ئێستا. وەک دەزانن تەنها بەرنمەیەک ماوە ئەویش فاینەڵەکەی لە نێوان زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و زانکۆی لوبنانی فەڕەنسی ئەمریکی فەڕەنسی. بابزانی کامیان دەبنە خاوەنی خەڵاتە گەورەکە. تا ئەو بەرنمەیە من لێرەدا بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتێکی. زۆر دڵخۆشم ینی قەناعەت ناکەی چەندە دڵخۆشم نازام چۆن دەرێوەڕم دڵخۆشیێکی وا نازام چۆن دەرێبڕم بەجددی هەر کەسێکی تر بواە لە جێی من بڕوان ناکەم بیزانیە چۆنم دڵخۆشیە دەربڕێ لە سەرەتای بەرنامەکەەوە منەوە متکەم چێژا بەمەوە بۆ ماڵەوەدایەوە باوە بەڵام بۆ خەریک هاوشەکەم بەرنامی فایناڵە گەشتە فایناڵ بەڵام نییە خۆم زۆر باش حازرەکەم بۆ فایناڵ لەگەڵ تیمەکەمە کارێکی واکەین لە فایناڵیش چێژەکە بەرینەوە دووبارە گەشتونەتە فایناڵ بە تاکیدی دڵمان خۆشە هەوڵێکی زۆرمان ناوە لەگەڵ هاوڕەکانمە ئیشەڵا بۆ فایناڵ هەوڵێکی زۆر زیاتری ژەدەین بۆ ئەوەی فایناڵیش بەرینەوە و نازناوی ئەستێرەکانی زانکۆ بەدەست بێنین. ئێمە ئێستا براوین لەم قۆناغشدا چونێتە قۆناغی فایناڵەوە و بەڕاستی زۆر شانازیەکەم بە هاوڕەکانیشمەوەکە بە هەوڵێکی زۆر گەشتێن سام قۆناغا و بەتاکی دەبێ هەوڵی زیاتر بین بۆ فایناڵە بەرەوەی زانکۆی بەرامبەریشمان ئاستێکی زۆر باشیان هەیە و ئیشەڵا سەرکەوتۆ بین هەوڵی خۆمانی. ئێمە قۆناغی پێش کۆتاییمان بردەوە و زۆر خۆشحاڵم کە توانیمان ئەم سەرکەوتنە بەدەست بێنین بەڵام بیرمان نەچێ ئەمە نیوەی ئامانجەکەیە ئامانجی کۆتایی فاینەڵەکە ئیشەڵا سەرکەوتۆ بین لە قۆناغشدا. بێگومان هەستێکی زۆر خۆشمان هەیە ئێمە سەرکەوتین بۆ کۆتا قۆناغی بەرنمەکە ئێمە هەر لە سەرەتاوە ئامانجمان فاینەڵ بوو. بێگومان ڕکەبەرایەتەکە ئاسان نابێت سەخت دەبێت بەڵام ئێمەش بەقەت ئەو سەختین و هەڵی خۆمانین و بە هیوایەوەین سەرکەین. بەڕاستی ئەوڕۆ هەستێکی زۆر ناخۆشم هەیە پێچەوانی بەرنمەکانی ڕابردوو لەبەرەوەی ئەوڕۆ نەمانتوانی سەرکەوین لە بۆ قۆناغی یاری کۆتایی کە بەڕاستی ئەوە تارگێت و هەدەفی مەبوو. بەڵام پیپ گواردیۆلای ڕاهێنەری مانچستەر سیتی دەڵێت گەیشتن بە سەرکەوتن ئاسانە بەڵام مانەوە لە سەرکەوتن قورسە. هاوڕێیانمان پار ساڵ گەیشتنە سەرکەوتن بەڵام ئێمە نەمانتوانی ئەو ساڵ لە هەمان سەرکەوتن ببینینەوە. بەڵام ئەوەی جێی خۆشببختیە ئەوەیە کە چەند خەڵکێکی نوێمان ناسیت شارەزا بووین بە چەند زانیاریەکی نوێتر و ئینشاءڵڵا لە ساڵانی داهاتوو هاوڕێیانمان لە زانکۆکەمان نوێنەراتێکی باشتری زانکۆکە دەکەن و دەتوانن دووبارە خەڵاتەکە بەدەست بێنەوە. ڕاستی و ڕاستەی زۆر ناخۆشمەیە کە هەتا قۆناغاتین و نەماتوانی سەرکەین لە فاینەڵ کەەوە ئامانجمان بوو چکە ساڵی ڕابردوش هەر کۆلێژەکەمان گەیشت بە فاینەڵ و نازناوەکەی بەدەستێ نابوو. بەڵام لەگەڵەوەش چەند مەحلوماتێکی زیاترمەوە گرت و شارەزا بوون بە کۆمەڵک زانیاری کە پێشتر نەمان دەزانی هیوادارم لە ساڵانی دابێ ئەو قوتابیانێکە لە جێمە بەشداری دەکەن و بگەنە فاینەڵ و دووبارە نازناوەکە بۆ کۆلێژەکەمان بەدەست بێنێ. بەڕاستی هەستێکی یەجگار ناخۆشم هەیە کە لەو قۆناغەدا بە جیاوازیەکی کەم سەر نەکەوتین بۆ قۆناغی فاینەڵ بەڵام ئەوەی دڵخۆشمان دەکا ئەوەیە کە ئێمە لەو بەرنمەیە چەندەها هاوڕێمان ناسی و زانیاریەکانمان زۆر زیاتر بوون وەک لەوەی لە پێشتر هەمان بوو. لە ڕاستیدا زۆر دڵگرانین بە دۆڕانەکەی ئەمڕۆ بە جیاوازی تەنها 5 خاڵ بەڵام نابێت لە بیرکەین ئەم بەرنمەیە دەبێتە هۆی ئەوەی هاوڕێی هەمیشەیی دروست بکەین و زانیاریەکانمان پتەوتر بکەین و دووبارە هیوای سەرکەوتن بۆ تیمی بەرامبەر دەخوازم لە فاینەڵ. وەک تیمی زانکۆی هەولێری پزیشکی کە بەشداریمان کرد بوو لە بەرنامەی ئەسێرەکانی زانکۆ سەرەتا توانیمان سێ قۆناغ زۆر سەرکەوتوانە ببڕین بەڵام لە قۆناغی چوارەمدا ڕوبەڕووی تیمی بەرامبەر بووینەوە بە جیاوازی تەنها 5 خاڵ دۆڕین بەرامبەر تیمی بەرامبەرمان. ئەو بەرنمەیە بەڕاستی سوودێکی زۆری بە بەشداربووەکان گەیان ئەویش لە کۆکردنەوەی زانیاری و نوێکردنەوەی زانیاریەکانیان هیوای سەرکەوتن و بەردەوامیان لە بۆ دەخوازم.